لا جەنگی حەماس و ئیسرائیلدا دەستی کامیان دەشکێتەوە ئەوەی لەبارەیەم جەنگەوە لە ڕوویابووریەوە نایزانیت. لە ماوەی یەک هەفتەدا ئیسرائیل چەند بۆمبی بەسەر غەزەدا باراندووە. تەنها لە ماوەی یەک هەفتەدا فڕۆکە F-16ەکانی ئیسرائیل بۆ 1000 تۆن بۆمبیان بەسەر کەرتی غەزەدا باراندووە. بە جۆرێک ئەو ڕێژەیە دروست هەمان ئەو قەبارە بۆمبەیە کە ئەمریکا لە ماوەی جەنگی یەک ساڵی ئەفغانستان و عێراقدا باراندوێتی. لەو هەفتەیەدا تەواوی سەرخان و ژێرخانی فەڵەستینیەکان لە غەزەدا وێران بوون. هەر لە بیناو باڵەخان و هۆتێلەکان تا دەگاتە فەرمانگە و وێزگەی سوتەمەنی و کارەبا. ئەمە جگە لە کوژرانی 1700 کەس و ئاوەرەبوونی 500,000 کەسی سیڤیلی دیکە. لا بەرامبەریشدا حەماس لەو ماوەکەمەدا 5,000 ساروخی دوورمەودای بەسەر تەواوی ئیسرائیل و بەتایبەت ناوچە سنووریەکانی وەک ئەسقەلان و تەلەڤیڤدا باراندووە. لە ئەنجامدا 1500 کەس کوژراون و 4000 بریندار بوون و دەیان هۆتێل و باڵەخانی نیشتەجێبوون و دامەزراوی سەربازی خاپوور بوون. ئەمە جگە لە بێبەهابوونی دراوی هەردوو وڵاتەکە بە ڕێژەی سەداسی بۆ دراوی ئیسرائیلی و 122 بۆ دراوی فەڵەستینی. تەنها لە 7 ڕۆژدا بە هەردوو لایەن 3200 کوژرا و 11000 برینداریان هەبووە کە ئەو ڕێژەیە بۆ هەر ڕۆژێک 500 کوژرا و 1100 بریندارە، بۆ هەر کاتژمێرێکیش 22 کوژرا و 50 بریندارە. و ئەو ڕێژەیە لە کوژرانی خەڵکی سیڤل لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە وێنەی نەبووە. بەپێی ئەمار و داتای ژووری چاودێر و ئەمەلیاتی هەردوولایەن زەرەر و زیانەکانی ئەم جەنگا کتوپڕ بە زیاتر لە 20 میلیارد دۆلار دەخەملێنرێت کە دیسان ئەم ڕێژەیەش هێندە خەیاڵیە کە بووەتە شۆک و جێگەی سەرنجی ئەمریکی و ئەوروپی و ڕووسەکان. بەو پێی نرخی هەر بۆمبێک کە ئیسرائیل بەسەرکردی غەزەدا دەیبارێنێت 100,000 دۆلارە و توانای فڕین و خەرجی فڕۆکەکانیش بۆ هەر کاتژمێرێک 1 میلیۆن دۆلار و بەردەوامیش لە نێوان 90 بۆ 120 فڕۆکی ئیسرائیلی بۆردومان دەکەن و بۆمب دەبارێنن. ساروخ و کەرەستە سەربازەکانی حەماسی شێندا ئەرزان نین، لە کاتێکدا پێچووی دروستکردنی ناوخۆیانەی هەر ساروخێک زیاتر لە 3000 دۆلارە کەوا بۆ بارودۆخێکی شڵەژاوی یابووری وەک غەزدا دا بەرامبەری وڵاتێکە کە خودی خۆی ساروخەکە دروست دەکات. بنیامین ناتانیاهۆ وەزیری بەرگری لەو ماوەیەدا 4 جار گوتویانە داوا لە دانیشتوانی غەزە دەکەین ماڵ و حاڵەکانیان چۆڵ بکەن چونکە پلانی ئەم جارەمان تەختکردن و سڕینەوەی غەزەیە لەسەر نەخشا تا چیتر مۆڵگەیەک نەبێت بۆ تیرۆر. تەنها لەم لێدوانەدا پێدەچێت لە ڕوویابووریەوە بەهاکەی بگاتە سەر و 100 میلیارد دۆلار بەهۆی گرانی نرخی زەوی و شوێنی مانەوە لە کەرتی غەزەدا و ئەو ژێرخانەشی کە باوکاری دەوڵەتانی ناوچەکە و پارەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دروست کراوە. تا ئێستا بە دروستی نازانرێت ڕۆژانی داهاتوو پلان و استراتیژی جەنگەکە چۆن دەبێت و چەند هەزار ساروخ و ڕووکێت و موشک لەلایەن حەماسەوە و چەند هەزار تۆن بۆمی جۆرا و جۆر لەلایەن سوپای ئیسرائیل و فڕۆکەکانی بەسەر غەزەدا دەبارێنێت. بەڵام ئەوەی دیارە زیانی میلیارەها دۆلار و کوژران و لە ناوچوونی هەزاران ژن و منداڵی بێگوناهی سڤیلە. ڕاکردن و هەڵاتنی سەدان هەزار دانیشتووی دەستکورتی بێبژێویە بۆ ئەو بیابانەی کە تەنها لەسەر نەخشە وێنەکانی کێشراون.